ئەمڕۆ لە یاریەکی زۆر گرنگدا ڕوبەڕووی یانەی وەرشی ئەكاد بووینەوە سەرنجام توانیمان بە ئاست و بە ئەنجام سەرکەوتن بەدەست بێنین دەستخۆشی تاک بە تاچی ئەو هاندەرە خۆشەویستانە ئەکەین دەستخۆشی لە هەموو یاریزانان ئەکەین ئینشاڵڵا ئەمە سەرەتا ئامانجمان بەڕاستی بەرەو پلەیەک بوونە ئینشاڵڵا هەتا ئەوەی لە توانامان دابێ ئیش ئەکەین بۆ ئەوەی ئینشاءڵڵا ئەو ساڵ یەکێک بین لەو تیپانێکە سەرەکەون بۆ ڕیزی پلەیەکەکان ئەوڕۆ لە یاریمان لەگەڵ یانەی رواندز شکستمان کرد بەخۆت ئەوە کەش و هەواکە لەگەڵ ئەوەش یاریزانمان ماندی بوون لە ڕێ تقریبن لە هەولێرەوە بۆ رواندز 3 ساعتە لاعبینیش ماندی بوون ئەوەش دەستخۆشی لە جەماوەری یانەی رواندز دەکەین کە بە چەپڵەوە پێشوازی لەمە کرد هەروەها بە چەپڵەوەش خواحافیسی لەمەیان کرد تەواوە ئاخر ئەوە گەمەی فاسل بوو ئەوەی بدۆڕێ دەستەوە دەرەوە ئەمە خواحافیزیمان کرد لە خولی پلەدووەکان نەخێر بەڵام هەرماینەوە لە پلەدوو ئینشاڵڵا بۆ وەرزی دابێ باشتر خۆمان ئامادە دەکەین هەوڵ دەدەن بێنە پلەیەک